ئەمە لە هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوەی لیژنەی دارایی بڕیارماندا دوای ئەوەی کە یاسای موازنەی حکوومەتی عێراق پەسەندکرا وەفدی دانوستاکان بێنە لیژنەی دارایی بۆی بە تەفاسیل وردەکاری ڕێکەوتنەکە و میکانیزمەکانی چۆنێتی جێبەجێکردنی بەرگە و مادەکانی ناو یاسای موازنەی 2021 حکوومەتی عێراق بۆ لیژنەی دارایی ڕوون بکەنەوە. دیارە دەستەی سەرۆکایەتی و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشیان پێیان باش بووە کە کۆبوونەوەکە فراوانتر بێت، سەرۆکی فراکسیۆنەکان و ئەندامانی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانیش بەشدار بن. ئەوەی کە جەختمان کردوێتەوە پرسیارەکانمان نزیک لە 100 پرسیار ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە لەسەر چۆنێتی ڕێکەوتنەکە، لەسەر لێبڕینی موچە، لەسەر چۆنێتی ئەنجامدانی چاکسازیەکان، لەسەر لابردنی لێبڕینەکە، چۆنێتی پێدانی موچە و چاکسازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە بیکا و پەرلەمانی کوردستان و لیژنەی دارایی تێبینی هەیە لەسەر خاو بەڕێوەچوونی پرۆسەکە. هەموو ئەوانە بە تەفاسیل باس کراوە و حکوومەتی هەرێمی کوردستان یەک پابەندبوونی خۆی بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەربڕیوە. راپۆرتی دووەمی یاسای چاکسازی هەفتەی داهاتوو دێتە پەرلەمانی کوردستان. یاسای بودجە و بودجەی هەرێمی کوردستان یەک وەزارەت ماوە کە خرجی و داهاتەکانی جارێ نەناردووە بۆ پرۆژە یاساکە، دوای ئەوە تەواو بێ پرۆژە یاسای بودجەش دێتە پەرلەمانی کوردستان. و یەکێکتر لەو خاڵانەی کە ئێمە تەئکیدمان لێ کردووە لە پاڵ پرۆسەی چاکسازی هەموو ئەو یاسایانەی کە لە کارنامەی حکوومەت هاتووە بۆ تعدیل و بۆ پەسەندکردنی لە پەرلەمانی کوردستان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە خاو بەڕێواچێ بەشێکی زۆری فراکسیۆنەکان تا ئێستا پێشنیازە یاساکانی خۆیان تەخیر کردووە لەبەرەوەی کە ئەوانەی حکوومەت بێ ئێوەی خاوە دڵنیایاندا کە بەشێک لەو پرۆژە یاسایانەش لە ماوەی ئەگاتە پەرلەمانی کوردستان. مەسەلەی لێبڕینی بووچە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە، مەسەلەی لابردنەکەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بێ، پێیوەستە بە جێبەجێکردنی بەرگە و مادەکانی ڕێکەوتنەکە. هەفتەی داهاتوو لیژنەی تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێتەوە بەغدا بۆ ئەوی وردەکاری ڕێکەوتنەکە بخەنە بواری جێبەجێکردنەوە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ. وەزارەتی دارایی نامەیەکی ئاڕاستی حکوومەتی عێراق کردووە بۆ جێبەجێکردنی بەرگە و مادەکانی ناو پرۆژە یاساکە. لە هەمان کشا داوای حەسەی هەرێمی کوردستانی بۆ مانگەکانی 1 و 2 و 3 کردووە. بێگومان ئەوانە بێ ئاڵوگۆڕ بەسەر چۆنێتی دابەشکردن و لێبڕینی موچە دادێ.